بێگومان ئێمە دیسانەوە تەئکید لەسەر ئەو اتفاقە دەکەین و ئەمە ئەو اتفاقە دەستکەوتێکی گرنگە بۆ هەردوولە و لەو بڕوایەداین ینی ببێتە هەوێنێک و بنەمایەک بۆ جێبەجێکردنی و چارەسەرکردنی ئەم گرفتارە لە نێوان هەردوولا هەیە. بەداخەوە بە سیاسەتکردنی ئەم بابەتە یان بەلا ڕێدابردننی ئەم بابەتە لە قازانجی هیچ لایەنێک نییە، لە قازانجی نە عێراقا نە هەرێمی کوردستانە و بەداخەوە هەر کاتێک کە گەشێکی ئەرێنی هەر کاتێک کە پەیوەندیەکانە لە نێوان هەرێم و بەغدا باشە بێ بەداخەوەی تر لایەنێک هەن یان گروپێک هەن یانەوێ ئەو کەشە ئەرێنیە لە نێوان هەردوولا تێک بدرێت. یەک لە پێشنیارەکان بوون کە گروپێک لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشنیاری کردووە. ئەمە پێچەوانەی دەستورە و دژی ئەو مادە دەستوریانن کە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان وەکو دەسەڵاتێکی شەرعی ناساندووە. بەداخەوە ئەمە لاوازکردنی قاوارەی هەرێمی کوردستانە کە ئەمە بە شێوەیە قبول کراو نییە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جۆرە بڕگەیە.